لی باجاری قامشلوی روجاوای کردستان سالڤگەرا یەکەم یا کۆچبەرکردنا سەرکردەیە کورد ئەکرەم المەلە هاتە ڤەژاندن. دۆ ڕۆژە ئینێ بە بەشداریە سعود المەلە سەرۆکێ ئەنجومەنە نیشتیمانیا کوردی لە سووریە و سەکرەتێرێ پەدەکەسێ و دەستەیە سەرۆکاتیە ئەنەکەسێ و خۆجەهیە نوێ و کادر و سەرکردەیەن پەدەکەسێ و یەکیتیان ڤیسکاری کوردستان سووریا و یەکیتیا ژلێت کوردستان سووریا و هەژمارێک سیاسەتمەدار و ڕەوشەنبیرن ڕۆژاوای کوردستانê مەلبەندە ئەکرەم المەلە یا ڕەوشەنبیری سالڤگەرا یەکەم یا کۆچبەرکردنان ڤیسکار و مەدیەکارێ کورد ئەکرەم المەلە ئەندامێ ڕاوێژکاریە یê پەدەکەسێ لە ئۆفیسا پەدەکەسێ یا ڕۆژاوای قامشلۆ ڤەژان. دوێ بوونەیەدا محەممەد اسماعیل ئەندامێ دەستەیە سەرۆکاتیە ئەنەکەسێ و بەرپرسێ برێڤەبەریە پۆلیتبیرۆوە پەدەکەسێ گۆتارێک پێشکەش کردێدا بەحسا ڕۆڵە ئەلمەلە خزمەتا دۆز چاند و مەدیایە کوردیدا بە تایبەت ناڤاراگاندنا پەدەکەسێ دەکرد. هەروەها گۆتارێک ژاریە نەحمەد داود ئەندامێ دەستەیە سەرۆکاتیە ئەنەکەسێ و ماڵباتە ئەکرەم المەلە دەژی هاتە پێشکەشکردن. راستی چون ئەکرەم المەلە خەسارەتێکە جێوی زوو بزوو نایداگرت. جارێکێ ئەکرەم المەلە ئەعلامەکی پسپۆر بوو، یعنی ئەعلامەکی خودی شەهادە بوو، شەهاداوی شەهادا. ئادوا ئەکرەم المەلە نە ئەعلامی تەنێ بوو، نەک شەهاداوی ئەعلام هەبوو تەنێ. وەکەس ناست دکەم ئەکرەم المەلە خوێندەڤانێکی باش بوو. ئەکرەم المەلە شحال کەسێ حاضر و میوان و شحال کەسێ گوهدار ئەم دەبێژن هۆن بخێر هاتنە. بەری ما گەلەکە گوت و پشتی مشی وێ گەلەک بێژن. مامۆستا ئەکرەم المەلە هات ناسکردن وەکە ڕۆژنەمەڤانێکی و نویس بووی دەبهەناسن ئەو شون و شۆپالی بەژنا چیایەکی بەرز و بلند گۆجوودی و هەلە گورد و هەرە کۆر و کورمانج لەسەر پەحناوێ چیمەنن کە پەزێنکیکانێ ماڵوێران جوان دبوون و باێ سەرێ چەرخ و فەلەکێ دبن جەنگ و باسکن غەزەبا دێرانێنە. دەماوە خۆش بە هون تەب دەبخێ هاتن ئەم بناوێ جەمیل ئەلمەلە و هەموو ماڵباتە مەلە ئەم سپاسیاوە هەمیان بکەن ji بۆ vê zehmetiya wekşan û hûn carek dî piştî salekê ji koçbarkirina Ekrem Mele hûn wî li bîra xwe tînin. Bi rastî ev guhdana we ji kesê welatperwer û xebatkar û roşenbîra cihê rêzê ye ji me re û ji miletê me re.